بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. آمين. لەخوای گەورە داواکارین لێی ئەپاڕینەوە بە ناوە جوانەکانی بە سیفاتە بەرزەکانی کە ئەم جۆرە چالاکی و ماریبوونانە لێمان قبول کات و تەوفیقمان بدات، سەقامگیرمان بکات لەسەر ئەو دینە پاک و بێگەردە. خۆشحاڵم کە ئەم شەو لە خزمەتتاندان بەڕێزان بە چەند کەلیمەیەک بە مەبەستی ئەوەی خۆمان ئامادەکەین بۆ ئەو میوانە بەڕێزەی کە بەڕێوەیە کە بتوانین بە شێوەیەکی وا خۆمان ئامادەکەین کە خوای گەورە دەیوێت ئەم خۆ ئامادەکردنە ببێتە مایەی تەوفیق لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا. خۆشەویستان، معلومی هەموو لایەکتانە هەر کەسێک هەر بەرنامەیەکی لە پێش بێت نەوعەن ما خۆ ئامادەکردنێکی ئەوێت. جا لە سەفەرێک ڕابگرە، لە کارێکی دونیەوی ڕابگرە، هەر کارێک کە توێ بیکەی گەورە بیت یان بچووک بیت ئیستیعدادێکی ئەوێت. بەپێی حەزمی کارەکە و ئیشەکە ئیستیعدادی زیاتر ئەوێت. ئەتوو لە ماڵە گەرمیوانێکت بێت لەگەڵ دە میوانت بێن شێوازی ئیستیعدادیان جیاوازە. ئەگەر هەمووی نێر بن شێوازێکی ئیستیعدادی ئەوێت، ئەگەر هەمووی مێ بیت شێوازێکی ترە، ئەگەر هەردووک بیت و منداڵیش بیت ئەوی شێوازیشتری ئەوێتن. خۆشەویستان، ئێمە دیارە بەرەو مانگی ڕەمەزانی پیرۆز ئەچین. خوای گەورە بە قسمەتمان بکات. بۆیە بمناسبەوە کە ئەم شەو لێرە کۆبووینەوە دەمەوێت لە خزمەتانە هەر بە کورتی چەند شتێکتان عرض ئەەکەم بۆی بێتە مای سوودێک بتوانین ئەم دەرفەتە گەورەیە لە دەست خۆمان نەدەین. بۆ فەرموودەی پێغەمبەری خوا دەست پێ یەکەم عەلەیهی سەڵات وسەلام کە ئەفەرمێت ئیغتەنیم خەمسەن قەبلە خەمسین. وەڵڵاهی فەرموودەیەکە هەر چەند لەسەری بوەستی و لێ بکۆڵیە و سەرنجی بدەی هەر کەمە. ژیان هەمووی دەرفەتە. خۆشەویستان، خۆشی و ناخۆشی ژیان هەمووی دەرفەتە. لەو ئینسان دێتە پێش ژیر دانا ئەو کەسەیە کە دەرفەتێک بقۆزێتەوە. لەو دەرفەتە دەستی خۆی بوەشینی و ئامانجی خۆی بەدەستبینی لەو دەرفەتەیە. سەرکەوتن دەرفەتێکە، جارێک لۆتڕێک ئەکەویت دەستی خۆت ئەبینی و ئامانجێکی گەورە تەحقیق ئەکەی. دەرفەتە دەست مەدەن. ئەوەی کە لەو فەرموودا هاتکە فەرمێت ئیغتەنیم خەمسەن قەبلە خەمسین، یەک لەوانە پێغەمبەری خوا ئەفەرمێت عەلەیهی سەڵات وەسەلام حەیاتەکە قەبلە مەماتیکە. حەیاتەک قەبلە مەماتیک. ئەو ژینەی کە ئێستا تێیدا ئەژین ئەو چرکە ساتە دەرفەتە. ژیان دەرفەتە لە بۆ دوای مردن. چەند کەسانێک ئەو ڕۆ دوینێ مردینە، خۆزگیان ئەخواست خۆیان ئامادە کرد بلۆ ڕەمەزان، بەڵام مردن دەرفەتی پێنەدان. لە ئێمەش دیار نییە ئەو ڕەمەزانە پێی ئەگەین تەواوی ئەکەین یان تەواوی ناکەین، بەس خوا ئەزانی. لێ هەموو ڕۆژێک چرکە ساتێکە، هەموو چرکە ساتێک دەرفەتێکە لە بۆ من و تو. قسەیەکی زۆر جوانی زانایان هەیە دەفەرمون، ئەفەرمێ الأيام والليالي خزائن. الأيام والليالي خزائن. شەو و ڕۆژ کە لە چەند چرکەیەک پێی دێت ئەفەرمێ ئەوانە هەمووی خەزێنن، عەمبارێکە، کۆگایەکە. فضع في خزانتك ما شئت غدا تلقاه. فضع يعني دابني لو خزيني شەو ڕۆژ گەنجینەیەکە، خانوویەکە،
شتي خۆت لیدا هەڵئەگری ئەو ئەفرمێ فضع ما شئت دابنێ ئەوەی کە تۆ حەزی ئەەکەی لۆ چونکە غەدەن تەلقاه سبەینی ئەی بینیەوە ئەتوو کە شتێک کۆگایەکەت هەیە کۆگا شتی لێ خەز نەکەی لۆ خەز نەکەی لەوەی لە دووارۆژە بزانی ئەو سبەی دوی ئەو کۆگایە چی تێدایە چی تێدا هەڵژیرایە کەواتە شەو ڕۆژگار دەرفەتن لە بەردەم من و توودا بۆیە با خۆمان ئامادەکەن لۆ ئەو دەرفەتانی کە ئەبێتە مای سەرفرازی دنیا و دوا ڕۆژمان یەک لەو دەرفەتانە مانجی ڕەمەزانی پیرۆزە چەند ڕەمەزانێکم بەڕێ کردێ خوا لێن قبوڵ کات ئەگەر خوا تەمەن بدا ئەوانی دیکەش ئەبێت بەو پەڕی ڕێک و پێچیەوە پێشوازان بکەین و خۆمان لەو ئامادە بکەین ئەمن باسی ئەوەکەم خۆشەویستان چۆن خۆ ئامادە بکەین لۆ ئەو دەرفەتە گەورەیە چی بکەین پێش ڕەمەزان کە زۆریشی نەمایە ڕۆژێکی زۆرێکە تو بتەوێت دەستی پێ بکەی خۆ ئامادەکردن لە ئێستاوە نییە لە یەکەمین ڕۆژی جەژن کە ڕەمەزان خواحافیزی کرد بەخوا ئەبێ خۆی لۆ ئامادەکەی تاگاتەوە ڕەمەزان هەندێک ئیستیعداد دوورمەودانە هەندێک ئیستیعداد کورتمەودانە تو نای بڵێ ئەمن لە دوای ڕەمەزان زەژن داهات ئیدی بە کەیفی خۆم لەو دنیای ئەسوڕێمە و بیر لە مستەقبەلی خۆم ناکەم بەڵام کە ڕەمەزان هات تەوبەیەکی یەکەم و بەرنامەیەش دا ئەنێم و خۆمی لۆ حازەکەم ئەو بیرکردنەوەیە باش نییە کە ئەڵێن خۆ ئامادەکردن لۆ ڕەمەزان خۆشەویستان یان خۆ ئامادەکردن بۆ جەژن تەنها ئەتو ئەوە نیە بیر لەوە بکەیەوە بەرنامەی خواردنی ڕەمەزانت چییە ئەمە شتێکی بەسیتە شتێکی سادێ بەڵێ گرینگە لاشە ئەگەر توانە و قووەتی نەبیت ناتوانێ عیبادەت بکات لاشە پێویستی پێکات کە تو خزمەتی کەی بۆ لە خزمەتێکی گەورەتر بەکاری بینی یەک لەو شتانە خۆشەویستان دوعایە الاستعداد لشهر رمضان الدعاء دعاء زۆر عەزیم من نایم بسمە ناو بابەتی دوعا بەس دوعا بکەن خوای گەورە بتان گەنیتە ڕەمەزان کە گەیشتی ڕەمەزان لە ناو ڕەمەزان دوعای تەوفیقی لێ بکە چکە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم دوعای کردیە فەرموویەتی اللهم بارك لنا في رجب وشعبان وبلغنا رمضان خوایە بەرەکەت بخەیتە ئەم دوو مانگە بشمانگەینێ مانجی رمضان إمام أحمد وإمام طبراني فرمودان روايات كدوة لهمو مانجك كمانج نو أبيتوا سنة إنسان أو دعاء بكات في إخوة عليه الصلاة والسلام فرمو الله أكبر اللهم أهله علينا بالأمن والأمان والسلامة والإسلام والتوفيق لما تحب وترضى ربي وربك الله پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەم فەرمودەیە ئەگەر لەسەری بوەستی زۆری ئەوێ خۆشەویستان کە ئیمامی ترمذی و ئیمامی دارمی و ابن حبانیش ڕەحمەتی خواتێ بە صحیحی دانایە پێغەمبەری خوا دوعای فەرمووی اللهم أهله علينا بالأمن والأمان پێی خوایە ئەو مانگە کەنووبەوە کە ئێستا هەڵاتیە کە مانگی یەشەویە خوای بیکەی بە ئەمن و ئەمان لەسەرمان مانجی خێر و خۆشی و بەرەکەت بی مانجی ڕەحمەت بیت مانجی ئاسوودەی بیت ئەمن و ئاسایش بیت ئەمن و ئاسایی زۆر عەزیمە خۆشەویستان نێعمەتێکی زۆر گەورەیە تەماشەوەزی ئەو خەڵکانە بکەن کە ئەوزعیان بەسەردا هاتیە ئەها هەموو مەجرای ژیانت ئەگۆڕی کە ئەمن و ئەمان تێک چوو ئەڵێ فەرمووی وەسەلامەتی وەلئیسلام خوای ئەو مانگە کەنوو ئەبێتەوە بێتە مانجی ئاشتی مانجی ئیسلام مانجی دینداری والتوفيق لما تحب وترضى خوایە ئەو مانگە بکەی مانجی تەوفیق کە تو لێ ڕازی و تو پێت خۆشە توفيق سي خۆشەویستان توفيق زنانە فەرمون التوفيق خلق الطاقة على العبادة خلق الطاقة على العبادة بەوەی نەکەسێک تەندروستی باشە و جیرانی مزگەوتە و بڵێ ئەو تازا و عیبادەتیەوەی زۆر باشە و دێمە لە مزگەوتێ و جیرانی مزگەوتە نا ئەگە خوای گەورە خەڵقی تاقەی لۆ کردی تاقە وزە ئەوە تەوفیقە کە خەڵقی تاقەی لۆ کردی لە هەر شوێنێک بێت عیبادەتی خۆ دەدەست نادەی لە هەر جێگایەک بی ئەوە تەوفیقی ئەساسی خۆشەویستان لێ پێغەمبەر لەو دوعا فەرمێت داوای چەکات التەوفیق خوایە ئەو مانگە بگەیتە مانجی تەوفیق ئەمە یەک
دوعا زۆر گرینگە زۆر بپارێنەوە خی گەورە لەو فەزلێ بێ بەشمان نەکات. دوو الفرح والابتهاج، یەک لە شێوازی خۆ ئامادەکردنی مانجی ڕەمەدان خۆشەویستان دەربڕینی خۆشیە، کەیف خۆشی دڵت خۆش بیت، یعنی لە تامەزرۆی ڕەمەزان بی زەردەخانە لەسەر دەموچاوت بباری، نەک ڕەمەزان دێجا هەندێک کەسەیە قەدەمی ئەشچێت دەستان تێک وەردینیت ئەجا سی ڕۆژک و ئەڕوات ئەزانی چاوانی گرژ ئەبیت ئەجا عەسەبی ئەبیت عەبوس ئەبیت. ئەگەر ئەتوێت خۆتی لۆ ئامادەکەی ئەبێ دڵخۆش بی گەشبین بی دەم بەخەندە بی، یعنی خۆشیت لێ بباری چییە کاکە چۆن کەسێک ئەبینی کە لە يعني لمصيبتك رزقار أبي لسزنك رزقار أبي لنا خوشك رزقار أبي سن حزب فرح وخوش يكاد بخوا أبي لو هاتني أو مانجا أو إنسان فرح وخوشي لببارتن بغبر إخواتي أفرموا عليه الصلاة والسلام أي فرموا جاءكم شهر رمضان شهر مبارك ضلي صحاباني خوش أكب خريب وكو مجديك وكو بشارة رمضان هاد مانجشي مبارك كتب الله عليكم صيامه لو مانجده خواي قورا الرجوع لسر فرص كدين فيه تفتح أبواب الجنان بشارة هداية لود الخوش بين يا رسول الله صلى الله عليه وآله وسلم درجة كاني بهشت همي أكرينوا وتغلق أبواب النيران درجة كاني دوزخ همي قبات أكرين لوی خوای گەورە تەماشاکەین لە سوورەی یونس لە ئاەتی 85 چما پێ فەرمێت لۆ جێگەی موژدەی خۆشەویستان خوا فەرمێت قل بفضل الله ورحمته وبرحمته فبذلك فليفرحوا هو خير مما يجمعون. خوا فەرمێت پێیان بڵێ محەممەد عليه الصلاة والسلام قل بفضل الله وبرحمته بصحابة كان راقينا بفضل منته رحمتي خواي قورا كناردني أو دينية أو إسلامية دل خوش بن فرحوا خوش تام لدل دابيد حيف إنساني مسلمان لهمش لخم وخفته ناخوش دابجد أظن بيش إسلام أو خلق تون جيايا خۆزگە شتێکە بە لەبەر چایمە دیار بایە مەعاناتی وان ژیانی وان لەگەڵ ئێستاکە کە پاش ئیسلام خەڵک چیری هات و گەیشتە چێندەر بۆیە فەرمێت فبذلك فليفرحوا بەو ئیمانەی بەو عیبادەتەی بەو ئەرکانی ئیمان و ئیسلام کە فێری بوون لە نعمەتی ئیسلامەوە هاتیە فليفرحوا دڵخۆش بن گەشبین بن دەم بەخەندە بن یعنی موژدە ببەخشنەوە لۆ وهو خير مما يجمعون باشترين شت إنسان ككوي كاتوا والله إيمان وإحسان وتقوى فضائله. سيمين العزم والتخطيط خوش شويستان كأتو أسينا بروسيه شي قورو كمان جي رمضانا والله أبيت عزم وجزمة زور بهز بيت أبي بلان وبرنامج هبيت أو سيروجة سون بري أكي هل يشكل إمسا كبسبين السفرك أكاد كاكا ورد بادانش بزين لو سفري سبكي بسينة تشندر كوبسين كنجين بينوا بسينة سن شوينان كاتا كان سن بيت سلقال خومان بين بلانك دا أنيت لويتو أون دروجانا كأتسيو ديوا بخوشي بفرحي بتسيو بيوا يعني لو روجك إنسان كبلان دا أنيت أي أو مانقا عظيمة أو درفة قورية كخوا بقسمة أكاد والله عزم وجزمي أويد والله تخطيطي أويد زابون منا برنامج داني بو قرآن خويندن برنامج داني لبو حفظ برنامج داني لبو الذكر ويادي خوا برنامج داني لبو الصدقة برنامج داني لبو نوافيل ذات السنة روجي بيت بلين صلاة بيت نواج بيت أوان بيش رمضان أو ذا صلة الرحم إدي شد هي إنسان كبيكات زادو زخيرو تويجوي زور كوبكاتو طبعا أوانا خوش إنسان بيش رمضان جرينجن لو چونکە ئەتوچەناو دێمەسەر ئێستاکە دەچەناو پرۆسێکی زۆر گەورە ئەبێ خۆتی لۆ ئامادەکەین کام قوتابی هەیە غیرەت بکات بەبێ سەعیکردن بستە ناو قاعی ئیمتیحانات کام قوتابی هەیە کام قوتابی حەز ئەکاتن ئەسئلەی ئیمتیحانی بدەنە هیچی نەخوێندی بیت دیتو لۆ پرۆسەیەشی کاتی لۆ مەقسەدێکی کاتی دێی شەو ڕۆژێک پلانێک دانەی ئەو کتێبەیە کو بخوێنم
چۆن سەرکەوتوون بەسەریدا کوزاڵ ئەبن بەسەریدا بەتە شێوازێک بخوێنم پرسیار ئەەکەی فلان کەس ئەمێ درس بخوێنم کو بخوێنم چ بکەم پلانێ دەرم چی وەڵای امتحانێکم هەیە دێت و داخلی خولێکی زۆر گەورە ئەبیەوە ئەبێ خۆ پێشتر پێش ئەو خولەیە خۆت ئامادەکردبیتن. خاڵی چارەمی خۆشەویستان استغفار کە زۆر ئاسانە بە هەموو کەسێک ئەکرێت. ئەستەغفر الله وأتوب إليه. باش وە ئینسان پێش ڕەمەزان زۆر استیغفار بکات ئەو دەروونەی کە 11 مانگە ژەنگ و گوناه و تاوانی گرتیە بەو استیغفارە لی کێیەوە خاوێنی کێیەوە سینە و دڵ و دەروونت پاکێیەوە کە ئەو میوانە مبارەکە دێت ئەبێت دڵێکی پاشی لۆ ڕابگری بستە ناو ئەو دڵە و تێیدا بحەسێتەوە چونکە کەسی بۆ نمونە کەسی پیرۆز کەسی بەڕێز کەسی بەقیمەت دائیمە لە شوێنی باش و شوێنی بەقیمەتی دائەنەی دەیخۆ هیچ شتێک لەو ڕەمەزانە پیرۆسر و گرنگتر نەکە میوانی منوت و ئەبیتن بۆیە بێت استیغفار زۆر عەزیمە. لۆیە پێغەمبەری خوا ئەفەرمێت عەلەیه الصەڵات وەسەلام فەرمێت طوبى لمن وجد في صحيفته استغفارا كثيرا. طوبى خۆشبەختی طوبى خۆش بە زۆر معنایان هاتیە بزور معنيان هاتية إن الذين آمنوا وعملوا الصالحات لهم طوبى وحسن مآب. ها خو أقرأ فرميت أو كسيك إيمان دارو عملي صالحة طوبى لهم وحسن مآب. يعني دوشتي زور قبل هذه يك طوبى كمال تفسيري جرينجي لقرآني بيروزا يك لو أنا فرمين درختي زور جورية كخواي جورة أدا بوكسية كزور استغفار أكاد يك أفرمون طوبى لو کەسێکە کە زۆر ئیستیغفاری کردێ کە خوا لە هەموو گوناحی خۆش ئەبیدن زۆر عەزیمە. ئەو چەند ڕۆژانە کە پێش ڕەمەزانە زۆر ئیستیغفار بکەن بە ئەو دڵە نەرم بێت خاو بێتەوە ژەنگ و ژاری گوناه و تاوانی لێ هەڵوەرێت بەڵکو ئەو ئیستیغفارە وا بکات سینە و دڵ و دەروون بکاتەوە لاشەت سوکات بە لەشێشی سووک و گەرم و گوڕ و نەشیت و سالاکەوە پێشوازی لەو مانگە پیرۆزیە بکەیت. خاڵی پێنجەمین خۆشەویستان استعداد النفس. دەرونی ئینسان دژمنێکی ئاڵۆزە لە ناخی ئینساندا هەیە. لە شوێنێکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێت المؤمن بين 5 شدائد. ئینسانی مسلمان لە نێوان 5 تەنگە و چەڵەمە و ناخۆشی و ناڕەحەتیدایە. هەموو ڕۆژێ ئەو 5 تانە هەڕەشەن لەسەر ژیانی ئینسانی مسلمان ئیمان و ئیسلامی لێ بستیدن. یەک لە فەرمێ النفس تنازعه هەتا تو لە ژیان دامای ئەو نەفسەی منوت و واز لە منوت و نانی دڵ نیابە وازن لێ نانی تا ئاخر لەحزەش نەفس زۆر پێویستی بە مجاهدە ئەکات تا پاشی ئەکەیەوە خاوێنی ئەکەیەوە. نەفسی ئینسانی یان ئەو تێ نەفسی ئەمارەیە یان نەفسی مطمئینەیە. هەوڵدە ئەو نەفسی مطمئینە بیت لەوەی بەرەکات و ڕەحەماتی ڕەمەزان تێیدا جێی ببیتەوە تێیدا هەڵی بگری کاتێک کە ڕەمەزان خلاص ئەبیت گۆڕانکاری بەسەردا بینیتن. یەک فەرموودە و لۆ باس ئەکەم ئوسامەی کوڕی زەید ڕەزا و ڕەحمەتی خوای لە خۆی و باوشی بیت ئەفەرمێت وتم يا رسول الله صلى الله عليه وآله وسلم لم أراك تصوم شهرا من الشهور ما تصوم من شعبان. فرمي يا رسول الله صلى الله عليه وآله وفرميت ناد بينم بقت هيس مانك هندي مانجي شعبان أتو زور بروجي ببي بواي أوا أسامة زور لقى بيغمبر صلى الله عليه وسلم زور بدي قد بولا جاني بيغمبر صلى الله عليه وسلم أوش فرموي قال رسول الله ذاك شهر شعبان كإستا زور نبي رمضان دابت ومال آويني كاتن شعبان فرموي ذاك شهر يغفل الناس عنه بين الرجب ورمضان. أفرميت أو مانجا كلما بين الرجب وما بين رمضان ده شعبان فرمي خلقي شي زور لنعمة وبركتي أو مانجا بآقايا بوي أفرميت ترفع فيه الأعمال إلى رب العالمين. فرمي لو مانجا ده عمل كان بدو آسمان برس أبنوه فأحب أن يرفع عملي وأنا صائم. كاتك كردو كان برز أبنوا حز أكم من تيدا بروجيبم كاتك كرديو من أستوى حضوري پروردگار تماشي عمل كان مكات
محمد كوري عبد الله صلى الله عليه وسلم بروجية لو فرمي زور أمي عباده وما قد بكم زي علماء فرمي بلا ما بس كي باس كديا بس أفرميت استعداد نفس النبي صلى الله عليه وسلم لرمضان الله خو نفسي بيغمر هم دائما استعدادي هبوا هیچ کاتێک مادی نەبووە بێتاقەت نەبووە نکۆڵی نەکردیە هەموو دێمە نەشید و چالاک بووە هەموو ترکەساتی لۆخوا سەرفکردین هەناسەکانی لۆخوا سەرفکردین بەڵام دەیوێت شتێکی زۆر تایبەت بکات لە پێش ڕەمەزان لە مانجی شەعباندا زۆر تێیدا بەڕۆژی بیت خاڵی شەشەم من خۆشەویستان العزم على ترك المعاصي تەوێ خۆت ئامادەکەی لۆ ڕەمەزان ئەبێت پێش ڕەمەزان خۆت میسان بەردەوامەوە کاری وابێت بەڵام ئەبێت پێش ڕەمەزان شتێکی تایبەتر هەبیت عەزمت جەزم بکەی ئیرادەت یعنی خۆت یەکلاکەیەوە واز لە گوناح و تاوان بینی خۆشەویستان هەموو شتێک مقدمەیەکی هەیە مقدمەی قورئان چییە سوورەتی فاتحەیە مقدمەی نوێژ چییە دوعای تەوەجوهە وجهت وجهي الذي فطر السماوات يان دعاء ديك هي تماشاكي همو كتابي مقدمة شي هي همو دسبيكك سرتاي شي هي تو أبي مقدميك حازكي بيش رمضان تو كاتك نوش أخوين تماشاكا كدس بنويش كر دعاء افتاحة خوين تماشي فاتحي كان هر خودي سرتاي آياتي فاتحش مقدميك له فاتحش مقدميك له هم قرآني بيروز تو أفهمي الحمد لله رب العالمين باش أو مقدمك هرتي سباس وستايشيا لو ذاتي پروردگار بيت رب العالمين رب العالمين هيك الرحمن الرحيم پروردگارك مالك يوم الدين أتو أوهم مقدماتنا بيشكشي خواكي هشتا هي سداوانا كرديا إياك نعبد وإياك نستعين دوش مقدمية دي عبدي مستويت أو هم مقدمة أو هم اشتريس كريا والله إخوة اهدنا الصراط المستقيم بس أو داوايم هي أو هم سباس كردني إخوة مقدماته رازان نوي وشكان لوسيا عبدي مستويت والله إخوة اهدنا الصراط المستقيم بخوة أو مويت راس الريب يأجي شويني ما بس تسيك كسك لسرقاك أرواتن زاديك هتا لسشقان برواتي سلامته كنت يعني حادث أبي كل ري لايدا إنسانش كل ري مستقيم لادا بخواتوشي هل دير أبي لوي إنسان دبيد بيش رمانسي بكاتن ترك المعاصي لوي عسى ولعل أو إنسانه خوي آمادك أو مقدميك بيش كشكات بيش أو يبقى ناو رمضان يعني دس حلقتين لقناه تاوان لويش تماشاكين خوش شويستان خواهي قولا فرميت لسوري النور آيات السيويك أعوذ بالله من الشيطان فرميت وتوبوا إلى الله جميعا أيها المؤمنون لعلكم تفلحون خوا دواك هذا شيء لإيمان دار بس غي أمر هموتان قورو بسوكتان زانا ونزانتان خوين دوار ونخوين دوارتان فقير وهجارتان إيمان داري توبة بك مالك توبة من توبة نكذب بشيء توبة كردية همو ما نروجانه بيستمان بتوبة خوش شويستان بو لعلكم تفلحون بلكو اگه کسی توبه بکات برای کو پیشی خواه فرمید او کس سرفراز بید براو ابید بختوری دنیا و دواروجی بدز دینید تماشای پیغمبری خواه کن صلی الله علیه و آله وسلم فرمید يا أيها الناس توبوا إلى ربكم أي خلقنا توبة يعني دصل قرثن لقناه قرانو بولاي خواي قورا توبوا يا أيها الناس توبوا إلى ربكم فإني أتوب إلى ربي كل يوم 100 مرة رواه أحمد وبخاري ومسلم وبيهقي فرميتي خلقيني والله أمن روجي 1000 زار أقرم 100 زار أقرم لولاي خواي خوم روجانا 100 زار بيغمبري خوا صلى الله عليه وسلم فرميت من روجانا 100 زار توبة أكم خواي أقرم ولايتو كبيغمبرك لو بري كمال بو لو يتباش خوشتن إمام عمر رضا رحمتي خواي للسر بيت أفرمي كاتك نزيك أبو لرمضان شي أفرمو أي فرمو مرحبا
مرحبا بشهر مطهرنا من الذنوب مرحبا يخو بخير بي أي أو مانجي كباك نكاتو ولا قناها عمر كوري خطاب 10 مبشرة أو بيا وبرزا مرحبا يكر بخير هاتني أكر بخير بي أو مانجي كهمو قناها كانن باك أكاتوا عمري كوري قيس كيشك ولا بيا وبرزا كان التابعية كان رحمتي إخواته فرميت إذا دخل الشهر شعبان فرمكاتك داخلي مانجي شعبان أبو تيكد فرمي أغلق حانوته وتفرغ لقراءة القرآن استعدادا لرمضان أو بيا وبرز عادتي وابو جار لوي أكرا لوي أقنزا كداخلي مانجي شعبان أبو أو ما كسمت دينا فرمي دكانكي قبات أكرت درجاي دا أخص فرمي أو مانجا ومانجي رمضان أمن أو دو مانجا دا أنيشم أو دمانجي ديكا بشي وإيشم كرديك بشي أو صالم بكات أفرميت أو مانجي أكرد خو آماده كردن بس لبو مانجي رمضان خوش يستان أم همشتانا لبرتسي لو هم استعداد خو آماده كردنو دل خوش كردنو مجد بخشينو پێشوازی کردن لەو مانگە ئەزانن لۆ خۆشەویستان هەر بە کورتی ناوی ئەوانی کە زانایان باسییان کردیە هەندێک ناوی تریان لە غەیری ڕەمەزان لە مانگی ڕەمەزان نایە ئەزانی چیان گوت ئێمە هەر مەشهورە ئێمە مانگی ڕەمەزانە ئەفەرموون رمضان شهر التقوى رمضان شهر الرحمة رمضان شهر المغفرة رمضان شهر الدعاء رمضان شهر القرآن رمضان شهر الفرقان رمضان شهر الصدقة رمضان شهر التزكية رمضان شهر علو الهمة رمضان شهر فتحت أبواب الجنان رمضان شهر غلق أبواب النيران رمضان شهر تزيين الجنة للصائمين رمضان شهر التدريب رمضان شهر الخزائن رمضان شهر النصر رمضان شهر صديفت الشياطين رمضان شهر فتح باب الريان الله ئەو هەموو شتێکی تێدا ڕەمەزان خۆشەویستان خوا بیر بکەنەوە شانی ئەوەیە کە ئینسان بە باشترین شێوە خۆی ئامادە بکات باشترین ئیستیعدادی هەبیت خۆی یەکلا بکاتەوە پێش ڕەمەزان ئەم شتانە هەمان بکەین بۆی کە گەیشتینە ڕەمەزان لەسەر ڕاهێنان تەدریب بەشێک تەماشاکەین لە موسڵمانە خۆشەویستان لە ڕەمەزانە ئەکەون ئەزانن لەوەیە تو تەماشای یاریزانێک بکە هەر یاریزانێک بەبێ ڕاهێنان بەبێ خۆگەرمکردن داخلی هەر یاریەک بیت ئللا تووشی پێکار ئەبیت بازەکەی ئەدات لۆ یەکسەر خۆی بەناو شتێکدا دا و سەرنجامەکەی چی بوو سەرکەوتن نەبوو شکستی بەدەستی ناو ئینسانە لێ تەماشاکەین هەموو یاریزانێک پێش یاریکردنەکە چەکات خۆ ڕادینیت خۆی گەرم ئەکات عەزمی دەزم ئەکات وەرزش ئەکات ماسوولکانی بەهێز ئەکات لەوەی لە پرۆسێکە سەرکەوتوو بیتن ڕەمەزان خۆشن ئەگەر ئەمانی کە باسم کرد پێش ڕەمەزان ئەوانە هەموو بکرێن ڕەمەزان لەسەر کەسێک کە ئەو شتانی کردین واللهی زۆر ئاسانە واللهی کاتێک کە ئەڕوات ئینسان ئەگرێت ئەڵێ لە دەستم سو ڕۆیشت خوا حافیزی کرد لەوانەیە ساڵشکە نەیگەمەوەی بەس هەر شتێک لە ڕێی پرۆڤەوە بێت خۆ ڕاهێنان بێت دڵنیابن لەو پرۆسەی کە داخلی ئەبی گەورەترین سەرکەوتن بەدەستدینین خی گەورە عاقبەت هەمولایەکمان خێر بکات خی گەورە تەوفیقمان بدا لە مانجی ڕەمەزان خی گەورە لەسەر ئەم دینە پاکە لەسەر ئەم عیبادەتە ئیستیقامەت و خۆراغیمان پێ ببەخشید خی گەورە مانجی ڕەمەزان بە قسمەت هەمولایەکمان بکات تەوفیقمان بدا کە بتوانین زۆرترین عیبادەت تێیدا کۆ بکەینەوە دەرفەتێکە خۆشەویستان باردەست خۆمان دەین هەمومان بتوانین لەو مانگەدا ڕەزامەندی خی گەورە بەدەست بینین بە ئەم هەموو ناوان جوانانی ڕەمەزان تەشجیعێک بێت هاندانێک بێت کۆی کە بتوانین بە باشترین شێوە لو ما قد أخوة فلسطين عباد بكين آمين والحمد لله رب العالمين سبحان ربك رب ما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين